ڕنگ بێت بەشێکتان بڕوانەکەن ئێستا کاتژمێر 8:22 دقەی بەیانە لە شاری ستۆکۆڵم لە وڵاتی سوید. تەواان لە نیوەڕۆیان لە سێ چارێژی بێ ئەو تاریکیە دەست پێ دەکات ئیتر لە کاتژمێر 3:10 دقە بە تەواوەتی تاریک دەبێت. لێرەش 19 دقیقە بە تەواوەتی تارمایی ڕەش یان تاریشی دەڕوا، گلۆپەکان دەکوژێتەوە، ماڵەکان بێگلۆب دەبێت. ئەگەنە ئەوە وەسە تاوان ئێرە ستۆکۆڵم ئەوە باشە لە چاو ئێمە مەلیچین لە باشووری باکووری سوید 2 مانگ بە تەواوەتی شەوە 2 مانگ بە تەواوەتی شەوە و لە هاویندا لە وڵات ستۆکۆڵم ئەگەر دوو کاتژمێر وا تاریکی کەمەک دابێت، ئەگەرنا هەر ڕۆژە و خەڵک لە زستاندا لێرە بەدەگمان ئەگەر ئیشەشی زەروری نەوی ناستە دەرەوە، ینی زۆر جەوەشی کەریب ناخۆش گرژ دەم و چاوەکی کەم سەلام و کەلام لە یەک دەکرێت. بەڵام لە هاوین خەڵک هەموو دەرێ هجوومە ئەرزاقی وەرەگری دەوی دەگاتە لای گوێی کەشی هەوایەکە خەڵک خوڵقی هەیە سڵاوی گەرم لە یەک دەکاتن. ئیتر ئەوە ڕەوشەکەیە بۆیە ئێوە خەڵکی کوردستان ئێمە لە مەسەڵەن ئەو کەشەوە سعات 5 بەیانیان کە دەچوین گومرگ لە دیبەگەڕا دەچینە گومرگ ئەو کەشوهەوە ئەو بەیانیە زۆر بوو 5 بەیانی هەڵەستان کاکە لێرە 8:20 دقەیە 3 سعات ئەتوو فەرقی هەیە لە هەڵاتنی خۆر. وە چاروەرستان هەیە وەرزی خۆش باش هەموو جۆرە وەرزش تێدایە کە ئینسان تەمەتۆی لێ بکاتن. دەزانن لێرە گەورەترین هیوایەتمان دەرکەوتنی ڕۆژە ڕۆژ خوڵقت دەبتەوە. تر ئەوە ڕەوشە بۆیە شکر بن بەس تەنیا ئەوەیە ئەوە گوتنی کرا وەزیری کارەبا گوتنی لێرە 24 کاتژمێری کارەبامان هەیە مەمنونین شکرین ئاو هەیە هەموو شتێک هەیە خزمەت ئەنگۆ ئەوەتانی ئیتر ئەو دنیاش وایە کورگوتنی خوا ئەگە شتێکت داتێ شتێکت لێ دەستێنێ و کاتێکی خۆش.